دنگی توی هاواتیا بیسەرانی هێژا لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل ئەم کاتتان باش فەرموون بۆ گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ. خزمی زیندانیان لە چوارچێوەی کەمپینی ئازادی بۆ بەڕێز ئۆجەلان چارەسەری بۆ پرسی کورد لە چەند شارێک چالاکی دەنگت بخە پاڵ ئازادیان ئەنجامدا. لە چالاکیەکاندا تیشکخایە سەر گۆشەگیری ڕێبەری گەلی کورد و پێشلکردنی مافی زیندانیان لە ئێزمیر. چالاکیەکەی ئێزمیر لە بەردەم زیندانی کەرکەلاری ئێزمیر ئەنجامدراو پانکارت و دروشمەکان بەرزکرانەوە. هاوسەرۆکی دەم پارتی ئێزمیر ڕایگەن گۆشەگیری ئیمراڵی لە تەواوی زیندانەکانی تورکیا بڵاو بۆتەوە و هۆشداری ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕێچاو ناکرێن و جەختی کردەوە هەتا گۆشەگیری و پێشلکردنی مافەکان کۆتایی نەیەت. چالاکیەکەمان لە بەردەم زیندانەکان بەردەوام دەبێت. هەروەها لە ئەدەنە خزمی زیندانیان و چالاکوانان و ئەندامانی پارتی و ڕێکخراوەکان بیستیان لە بەردەم زیندانی ئەدەنە کۆ ببنەوە، بەڵام پۆلیس دەوروبەری زیندانەکەی گەمارۆدا و ڕێگەی نەدا جەماوەر بچنە بەردەم زیندانەکە. بۆیە جەماوەرەکە لە شوێنێکی نزیک لە زیندانەکە بە بەرزکردنەوەی دروشم بەرەو زیندانەکان ڕێپێوانیان کرد. لە نێو گەمارۆی پۆلیسدا ڕاگەیاندراوێک خوێنرایەوە. هاوسەرۆکی دەم پارتی ئەدەنە ڕایگەیان بناغی هەموو کێشەکانی کورد گۆشەگیری ڕێبەری گەلی کوردە و داوای کرد دەست بەجێ گۆشەگیری هەڵبگیرێت. هەروەها لە مێرسینیش چالاکی مێرسین لە هەفتەی 16میندا لە بەردەم زیندانی تاراسۆس ئەنجامدرا. هاوسەرۆکی دەم پارتی مێرسین داوای کرد دەست بەجێ گۆشەگیری و پێشلکاریەکانی زیندان کۆتایی بێت. هەروەها ڕێگە بۆ چارەسەری دیموکراتیکی پرسی کورد بکرێتەوە. لە بێرنی پایتەختی سوئیسرا دژی گۆشەگیری ڕەها لەسەر ڕێبەری گەلی کورد و هێرشی داگیرکاری و هێرش بۆ سەر چاندی کوردی چالاکی ئەنجامدرا. کوردستانیان لە بەردەم پەرلەمانی فیدراڵی سوئیسرا کۆبوونەوە و ڕاگەیاندراویان بڵاو کردەوە. پاشان بەرپرسانی حکوومەتی فیدراڵ تۆسیان لە ڕێگەی ئیمەیلەوە نار تا ڕادەستی هەموو پارتە سیاسیەکان و پەرلەمانتاران بکرێت. سیاسەتمەدار فەرهاد ئەنجۆ تشکی خستە سەر گۆشەگیری ڕەهای ئیمراڵی و ڕایگەیان ئەمە پێشلکردنی یاسا نێونەتەیوەکان و مافەکانی مرۆڤە. لە بنەڕەتدا ئامانجەکەی بێدەنگکردنی گەلی کوردە و هەروەها جەختی کردەوە هێرشەکان بۆ سەر باشووری کوردستان دەستگیرکردن لەسەر زمان و چەند و ناسنامەی کوردی ڕاستەوخۆ گرێدراوە بە گۆشەگیری ئیمراڵیەوە. ئەم 4 ساڵە بە ئاگاهەیەکی جێ نەستان. ئەم وەکی هەمی وڵاتیان کوردستانê وەکی هەر بێشەنگێک وەکی هەر ژنێکی جوانێکی ئەم ئیرۆ دانگاوازیە لە هەموو دەولەتێ نەفدەتەوی دکین لە هەموو ساعتیên mafê mirova dikî şexsê serokatîda li hember hemû gelên Kurd û gelên bindesta tê meşe. Em dibêjin divê ku ev tecrîte li ser serokatî rabitin. Serokatiyekî azad em dixwazîn. Tirkiye bêhuquqiyekî mezin li girêva îmraliyê din. Heman deman da derekê em vê tecrîta giran dimeşandin, derekê dîtin jê welatê me dagir. Îro li başûrê Kurdistan çiyayê me bomba dibarînin, gundê me vala dikine, welatiyê me li wê derê dikujine û bi her awayî li ser gelê Kurda din û dixwazin hebûna Kurda ji horê da rakin. Fazil Avrupa bin, Amerika bin, anjî çar peşê Kurdistanê lazim e em jî hinek dirê xistinafa xwe dikin, hinek de em bêjin piştgirî bidin şervanê xwe keçû xwartên serê çiya, hinek de em azadiya seroka po bixwazin, hinek de em bêjin dostê xwe zêde bikin, ya jî ev dewletê navnetewî û rêxistin û sazî û rewşen bî, hinek de em dengê xwe bikîn wan ji ber ku vê bê ahlaqî bê hukukiyê ew jî
مجلسی گلی کوردی قبرس لبردم شهروانی لیماسول دژی گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد چالاکی دانیشتنی سێ ڕۆژەیان دەست پێ کرد. چالاکوانان بێ پچڕان دروشمی بژی سەرۆک ئاپۆ و ئازادی بۆ عەبدوڵڵا ئۆجەلان و بێ سەرۆک ئاپۆ ژیان نابێیان بە زمانی کوردی و ئینگلیزی و یونانی بەرز کردەوە. لە گۆڕەپانی چالاکیەکە سەدان بڵاوکراوە دەربارەی گۆشەگیری توندی ئیمراڵی دابەشکران. هەروەها مەجلسی گەلی کوردی قوبروس فاتمە دۆغان وتی ئازادی ڕێبەر ئۆجەلان هۆکاری هەبوونمانە، پێویستە هیچ کەسێک مامەڵە و سەودا لەسەر ئازادی و هەبوونمان نەکات. دۆغان جەختیشی کردەوە چالاکی دانیشتنەکە 3 ڕۆژ بەردەوام دەبێت. مسئله حقیقت چنه مسکان چالاکی و مشکاندنه 3 روزه دیگر لاوروپای آتیه داین میگویم 3 روزش بو سروپاتی رون بو تجیتا سروپ زانن 4 سالن طالبات اوقات پارزری که سروپ نبینن جبو بیا سپیتی چون هاتما تو اقاتاری ندا یعنی زانن 5 سالن ده حبسه ده اردن تجید هم دخوازین جبو بار مشکانده جبو سروپ ما آزاد بو ستاتوی کردستانه هر دوره اروپای چالاکیه قد قبرص ام لماسول بشار داری مشتتنا ام هيرو سبه 3 روزه بين 6 هفته مه ام ماسول رونن ام جي هوالا سرکرتین دخوازم لاوروپایی تبایی اروپایی انشالله به صدام آشتی آزادی و سروک آزاد لە ئەوروپا دەمێنینەوە و دەچینە لەندەن. مەجلسی گەلی لەندەن دژی گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لە بەردەم بینایی وزارەتەکانی بریتانیا بۆ ماوەی 3 ڕۆژ چالاکی دانیشتنی دەست پێ کردووە. ئەندامانی تەفگەری گەنجانی شۆڕژگێڕی بریتانیا بەشداری چالاکیەکە بوون لە بەردەم بینایی وزارەتەکان لە داونینگ ستریت. ئاڵای ڕێبەری گەلی کورد هەڵگیرا و ستان دانرا. لە چالاکی دانیشتنەکەدا نووسینی ئازادی بۆ عەبدوڵڵا ئۆجەلان بە چەندین زمان هەڵگیرا. هەروەها دروشمی بژی ئۆجەلان و ئازادی بۆ ئۆجەلان و دوێنێ ماندێلا ئەمڕۆ ئۆجەلان بەرز کرایەوە. هەروەها برۆشۆر دەربارەی گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد و ڕۆڵی لە چارەسەری ئاشتیانی پرسی کورد بە سەرکەسانی دەوروبەردا دابەشکراو. هاوسەرۆکانی مەجلیسی گەلی کورد ئاماژەیان بۆ کرد گۆشەگیری ئیمراڵی نامرۆڤانە و نایاساییە و جەختیان کردەوە ڕێبەری گەلی کورد تاکە کەسە بۆ ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەروەها بانگەواز لە دەوڵەتی بریتانیا کرا هەڵویست دژی ڕژێمی ئەردۆغان نیشاندا جەختکرایەوە گۆشەگیری ڕەها سەر ڕێبەری گەلی کورد قبول ناکرێت. بێدەنگی سیپیتی و کۆنسەی ئوروپا لەگەڵ ڕێسا دیموکراتیک و ئەخلاقیەکان یەک ناگرێتەوە. جێ ئاماژەیە چالاکیەکە بۆ ماوەی 3 ڕۆژ لە بەردەم بینایی ویزارەتەکانی بریتانیا بەردەوام دەبێت. دەوڵەتی داگیرکەری تورک کۆگایەکی ئاوی لە گوندێکی شاری دیرێک لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بردومان کردووە. فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی چەک هەڵگری دەوڵەتی داگیرکەری تورک گوندی شەکرخاجی بردومان کردووە. سەرچاوە خۆجێیەکان دووپاتی دەکەنەوە لە هێرشەکەدا کۆگای ئاوی گوندەکە کراوەتە ئامانج. هەروەها زانراوە لە ئەنجامی بردومانەکاندا زیانی مادی مەزن کەوتووەتەوە. دەیان کارمەندی تەندروستی کۆمیتەی تەندروستی کۆنگرەی ستار و مەجلیسی تەندروستی گەڕەکەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیەی حەڵەب و شەهبا بۆ شەرمەزارکردنی گۆشەگیری ڕێبەری گەلی کورد ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە. لە شەهبا ئەندامانی یەکێتی زەدیەکان دەستەی ژنان کۆنگرەی ستار مانگی سووری کورد و دەستەی تەندروستی و هەروەها کارمەندانی ناوەندی پزیشکی سروشتی شاهمەران بەشداریان کرد. لە ڕاگەیاندراوەکەدا سزای دیسیپلینی دەسەڵاتی تورک لەسەر ڕێبەری گەلی کورد شەرمەزار کرا و جەختیان کردەوە. تەندروستی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان تەندروستی ئێمەیە هەست دەکەین ڕێبەرێتیمان لە مەترسیدایە. بانگەواز لە سیپیتی و ڕێکخراوە تەندروستیەکانی جیهان کرا بەرامبەر ڕەوشی ڕێبەری گەلی کورد ئەرکی خۆیان جێبەجێ بکەن و هەنگاوی جدی لەم بوارەدا بنێن. بەڵێندرا بۆ بەدەستهێنانی ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد بەردەوام دەبن لە ئەنجامدانی چالاکی. جێ ئاماژەیە پێچەند ڕۆژ چەند ڕۆژی پێش دەستەی تەندروستی خۆبەڕێوەبەری دیموکراتیکی هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە شاری حەسەکە بۆ تاوتوێکردنی ئەنجامە تەندروستیەکانی گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد کۆنفرانسێکی بە دروشمی گۆشەگیری گەورەترین مەترسیە بۆ سەر تەندروستی مرۆڤ و پێشلکردنی مافی ژیان ئەنجامدا.
ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هەپەگە ناسنامەی شەهیدانی خواکۆرکی ئاشکرا کرد. هەپەگە لەبارەی سێ گەریلای شەهید ڕایگەیاند لە نیسانی 2024دا لە ئەنجامی هێرشەکانی دوژمن بۆ سەر هەرێمی خواکۆرک هاوڕێیانمان سەما، باهۆز و فرات شەهید بوون. هاوڕێیانمان کە وەک بژاردەترین ڕۆڵەکانی گەلی کوردستان مەترسی جێنوسایدی کولتوری و جەستەییان لەسەر گەلەکەمان بە قوڵایی خانەکانی جەستیان هەست دەکرد بۆ ئەوەی ببنە شایستەی ئەو ڕاستیەی گەل کە ئافرێنراوە تێکەڵ بە ڕیزەکانی تێکۆشانی ئازادی بوون. هاوڕێیانمان سەما، باهۆز و فرات لە ناو هەلومەرجی هەرە دوژوار و سەختترین کاتەکاندا بە ئیرادەیەکی ئاپۆیی چوونە سەر دوژمن و بە بەرخۆدانی خۆیان نیشاندا کە جەنگاوەری ئاپۆیی نابەزێت. هاوڕێیانمان یادی بە نرخیان و ئەو ئەرکانەیان بۆ ئێمە بەجێهێشت کە دەبێت بە دڵنیاییەوە بگەیاندرێنە سەرکەوتن. وەک هاوڕێیانمان ئێمە بەڵێن دووپات دەکەینەوە کە شایانی هێڵی تێکۆشانی هاوڕێیانمان بین. سەرخۆشی لە گەلی وڵات پارێزی کوردستان بە تایبەت بنەماڵەی بە نرخی ئەو هاوڕێیانمان دەکەین. هەروەها زانیاری لەسەر ناسنامەی هاوڕێیانمان بەم جۆرەیە. زیلان ئازاک بە نازناوی سەماجوویە لە چەولیک لەدایک بوو و لە نیسانی 2024 لە خواکۆرک شەهید بووە. فەوزا ئۆسۆ بە نازناوی باهۆز هەولێر لە کۆبانێ لەدایک بووە و لە نیسانی 2024 لە خواکۆرک شەهید بووە. هەروەها خەلەف کاراجان بە نازناوی فرات هارون لە ڕۆحا لەدایک بوو لە نیسانی 2024 لە خواکۆرک شەهید بووە. تەرمی گەریلاکانی یەژاستار بەندا ئامەد و سەمرا ئایڤەردی و دەستینا بۆتان بە ناوی بێشەنگ دوورموش کە لە شەڕ و بردومانی 25 تەمووز لە هەرێمی هەرەلۆکی ناوچەی بەڕواری سیرت شەهید بوون لەلایەن بنەماڵەکانیانەوە لە نەخۆشخانە وەرگیرایەوە بە خاک سپێردران. لە ئامەد تەرمی گەریلای یەژاستار بەندا ئاماد بە ناوی سەمرا ئایڤەردی لەلایەن بنەماڵەکەیەوە لە نەخۆشخانەی پەروەردە و لێکۆڵینەوەی سیرت وەرگیرایەوە برایەوە بۆ ناوچەی بسمیلی ئامەد. تەرمەکە برایە گۆڕستانی سەیران تەپا بەڕێوەبەرانی دەم پارتی و دەبەپەی ناوچەکە و نوێنەرانی مەبیادەری بەشداری مەراسیمەکە بوون. پاش ڕسمی ئاینی تەرمی شەهید بەندا بە خاک سپێردرا. هەروەها لە شەرناخ تەرمی گەریلای یەژاستار دەستینا بۆتان لە گوندی نێوافی سلۆپی بە خاک سپێردرا. بنەماڵەی دوورموش پاش پشکنینی DNA کچەکەی خۆیان لە نەخۆشخانە وەرگرت و لە گۆڕستانی گوندەکە بە خاکیان سپار. ژمارێکی زۆر لە هاوڵاتیان بەشداری مەراسیمەکە بوون. ئەمڵین لە گۆڕستانی یەنی مەحاڵی ناوچەی ڕێگەی ئاوریشە میوان بە خاک سپێردرا. تەنها ڕێگە بە چەند کەسێکی دیاریکراودرا بەشداری مەراسیمەکە بکەن و لەلایەن پۆلیسەوە مۆبایلی بەشدار بووان دەستی بەسەردا گیرا بوو. مەجلیسی جیواکی دیموکراتیکی شاری گرازی نەمسا بۆ تیش خستنە سەر گۆشەگیری توندی سەر ڕێبەری گەلی کورد چالاکی دانیشتنی ئەنجامدا. چالاکوانان پانکارتی ئازادی بۆ جەلان ئاشتی بۆ کوردستانیان هەڵگرت. خەمساردی CPT و کۆنسەی ئوروپایان شەرمەزار کرد. هەروەها چالاکوانان بڵاوکراوەیان دابش کرد و دووپاتیان کردەوە نابێت مافی هەرە بنەڕەتی ڕێبەری گەلی کورد ببێتە بابەتی مامەڵە و سەودا. هەروەها وتیان لە کە گەلی کورد ئەم سیاسەتە قبول ناکات. ئیدارەی خۆبەڕێوەبەری دیموکراتیکی شنگال بە ڕاگەیاندراوێک تیشکی خستە سەر گەمە و پیلانەکانی دژی پێکەوەژیانی گەلانی هەرێمەکە بە تایبەت هەوڵی هەندێک لایەن کە کەسانی جیاواز وەک نوێنەری زەدیەکان نیشان دەدەن و وتی وەک ئیدارەی خۆبەڕێوەبەری هەمیشە خاوەنی فکری پێکەوەژیان بووین و دەبین. تەنها پێکەوەژیانی گەلان دەتوانێت لە هەموو جۆرە هێرشێک بمانپارێزێت و ئارامی فراهم بکات. بەڵام لە یادی 10 ساڵی فەرمانەکەدا دەبینرێت کە هەندێک دەردەکەون و خۆیان وەک نوێنەری زەدیەکانیشان دەدەن و جارێکی دیکە دایانەوێت ناکۆکی لە نێوان گەلان دروست بکەن. ڕوونەکە ئەمە هەوڵەکە بۆ گۆڕینی ڕۆژەڤ و سوتفانیە. هەروەها ئیدارەی خۆبەڕێوەبەری دیموکراتیکی شنگال ئاماژەی بە فەرمانی سێیابی 2014 کرد و ڕایگەیاند لە ئەنجامی فیتنەکانی پەدەکە و لایەنگرانی جڤاکی زەدی ڕوبەڕووی قڕکردنەوە بوونەوە. ئیدارەی خۆبەڕێوەبەری بە پێشەنگایەتی جڤاکی زەدی هەموو پێکاتەکانی گرتووەتە خۆ و ویستی لە شنگال بە مۆدێلێکی نوێی ژیانکردن وەڵامی دوژمن بداتەوە.
لە ڕاگەیاندراوەکەدا ئومید دەکرێت ئەم مۆدێلەی شنگال لە هەموو عێراقدا بڵاو بێتەوە و دەڵێت تەنها پێکەوژیانی گەلان دەتوانێت لە هەموو جۆرە هێرشێک بمان پارێزێت و ئارامی فراهم بکات. لە ساڵیادی فەرمانەکەدا کە لە کەمان و پێکهاتەکانی شنگال داوای لێپرسینەوەیان لە بەرپرسانی فەرمان کرد. ئەم ڕۆژەفە هێشتا بەردەوامە. هەندێک کەس سەر بە پەدەکە دەیانەوێت ڕۆژەفی دادگایکردنی پەدەکە بگۆڕن. لە کۆتاییدا ئیدارەی خۆبەڕێوەبەری دیموکراتیکی شنگال جەخت دەکاتەوە پێویستە جڤاکەکەمان دژی ئەوانەی بەنیازی ئاژاوەنانن تێبکۆشن و ڕێگە نەدەن بکەونە ژێر کاریگەری شەڕی تایبەت. ئەمە ئەرکی هەر ئیزەدیەک و پێکایەتەیەکی ئیدارەی خۆبەڕێوەبەریە. ژمارەیەک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە باشووری کوردستان لە دژی هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک یادداشتێک ئاراستەی ئەندامانی پەیماننامەی باکووری ئەتلەنتیک ناتۆ دەکەن و ڕای دەگەیەنن ئەم ئۆپەراسیۆنە سەربازیە پێشلکردنی بەرچاوی سەروەری خاکی عێراق و یاسای ئینسانی نێودەوڵەتی و پەیماننامەی ژنێڤ و پرۆتۆکۆلەکانیەتی کە لە ئاکامدا چەندین خان و خاپور کراون و پێستان و دارستانەکانی ناوچەکە سووتێنراون. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە ئێمە نیگەرانی قوڵی خۆمان دەردەبڕین سەبارەت بە لەشکرکێشیەکانی دەوڵەتی تورکیا بۆ ناو قوڵایی خاکی هەرێمی کوردستان، عێراق و پێشلکردنی ڕێککەوتنامە و یاسا نێودەوڵەتیەکان لە ناویاندا مادەکانی یەکەم و دووەمی پەیماننامەی ناتۆ هەروەها پێشلکردنی ڕێککەوتنامەی تایبەت بە مافەکانی مرۆڤ. هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد بن.